ئەمەکو ڕۆژنامەنووسان داوای لە حکوومەت هەرێمی کوردستان و بە تایبەتی لە پەرلەمانی کوردستانیش دەکەن کە ئەو یاسایی لە پەرلەمانی کوردستان دەرچەوە بۆ کاری ڕۆژنامەنووسی و هەروە بە تایبەتتر یاسای بەدەستهێنانی مافی زانیاری کە ئەم دوو یاسای زۆر باشن لە هەرێمی کوردستان دەبێت کاری پێ بکرێتن. ئەم دوو دەستگایش بە تایبەتی پەرلەمانی کوردستان دەبێت زۆر بە جددی کار بۆ ئەو بکاتن ئەم یاسایانە بچێتە بواری جێبەجێکردن و هەروەها بەبێ جیاوازیکردن لە نێوان ڕۆژنامەنووسان کاری پێ بکرێتن، چونکە ئەوە هەیە کە لە هەرێمی کوردستان ئەو دوو یاسای هاوشێوە و یاساکانی تر بە میزاج کاریان پێ دەکرێت. چۆن لە هەرێمی کوردستان بەشێکی زۆر لەو یاسانەی کە هەیە یاسای زۆر باشن، بەڵام میزاجی شەخص یاخود دام دەستگاکانی حکوومەت هەرێمی کوردستان دەور دەبینێت لە جێبەجێکردنی. دەبێت ئەم یاسایانەش واز لەوە بێندرێت کە بە میزاج کاری پێ بکرێتن. دەبێت حکوومەت هەرێمی کوردستان و هەروەها پەرلەمانی کوردستانیش کار بۆم یاسایانە بکەن، چونکە بەم دوو یاسایە هەرێمی کوردستان دەتوانین بڵێن بەرەو پێش دەچێتن و کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان زۆر بەرەو پێشتر دەچێت. ئێمە لە هەرێمی کوردستان دوو یاسامان هەیە، یاسای کاری ڕۆژنامەگەری، یاسای مافی بەدەستهێنانی زانیاری کە پەیوەستن بە کاری ڕۆژنامەگەری. ئەگەرچی ئەو دوو یاسایە تا ڕادەیەک کێشە و کەم و کورتی تێدا هەیە، بەڵام لە جێبەجێکردنیش بە هەمان شێوە کەم و کورتی تێدا هەیە، چونکە یاسایەکە وەکو خۆی جێبەجێ ناکرێت. سەبارەت بە پێدانی زانیاری، هەندێک زانیاری هەیە بە هیچ جۆرێک ڕۆژنامەنووسان دەستیان پێ ناگات، مەلەفەکان تەواو شارەوەن. هەندێک زانیاریش هەیە هەموو ڕۆژنامەنووسێک دەتوانێت دەستی پێ بگات، زانیاری ئاساین تەنانەت هاوڵاتی ئاسایش دەتوانێت وەری بگرێت. هەندێک زانیاریش هەیە بە تابەت ئەگە هاتوو زانیاریەکان نوێ بێت لە نێوان بەرپرسان و بەشێکی دام و دەستگاکانی حکوومەت، بەشێک لە حەزبەکان جیاوازی دەکەن لە نێوان دەستگاکانی ڕاگەیاندن. ئەو دەستگایانەی لە خۆیان نزیکن یاخود دەستگایەکانی سەر بەو حەزبن تەنها زانیاری دەدەن بە ڕۆژنامەنووسانی ئەو دەستگایانە. بۆیە لە هەرێمی کوردستان زۆربەی ڕۆژنامەنووسان دووچاری بەدەستهێنانی زانیاری دەبنەوە، بە تایبەت لە هەندێک مەلەفی هەستیار، هەندێک مەلەفی گرنگ کە چاوی خەڵکی لەسەرە و پەیوەستە بە ئێستا و داهاتووی هەرێمی کوردستان. پێویستە شەفافیەتێکی تەواو هەبێت لە مەلەفەکانی نەوت، مەلەفەکانی بەڕێوەبردننی هەرێمی کوردستان و هەروەها پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا و هەروەها شەفافیەتێکی تەواو هەبێت لە مەلەفی نەوت. سەبارەت بە لایەنی یاساییش ئەو دوو یاسایەکە هەیە بە جۆرێک هەموار بکرێنەوە کە تێیدا ڕۆژنامەنووسان بتوانن زانیاریان بەدەست بگات و زانیاریەکان بە یەکسانی لە نێوان ڕۆژنامەنووسان ینی بەدەست بهێنرێت. لە هەمان کاتیش ئەو زانیاریانەی کە پەیوەستن بە ئەمنی قەومی بەڵام هەموو زانیارێک لەو چوارچێوە کۆ نەکرێتەوە، ئەمانە پارێزراو بن بە جۆرێکەوە بتوانرێت هەرێمی کوردستان ئاسایشەکەی پارێزراو بێت.